ناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کەمێک لەمەوبەر کۆبوونەوەی نێوان جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق بەڕێوەچوو دوای کۆبوونەوەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند کە هێزەکانیان لە چوارچێوەی مەشق و ڕاهێناندا لە عێراق دەمێننەوە و بەشداری جبەرێکی جەنگ ناکرد. سەرۆکی ئەمریکا ئاماژەشی بەوە کرد کە هاوکاری عێراق دەبن لە ڕوبەڕووبوونەوەی داعش، هەروە 500,000 ژەمە ڤاکسین بۆ عێراق دەنێرن و دەشیانەوێت هەڵبژاردننی پێشوەختی عێراق لە وادەی خۆی و بە پاکی بەڕێوەچێت. لە بەرامبەریشدا مستەفا کازمی ڕایگەیاند کە ئەمریکا دۆستی عێراقە و پەرە بە پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا دەدرێت. لەگەڵمان بن لە بەرنامەی ئەمڕۆ شۆڤەی سەدانەکەی مستەفا کازمی و کۆبوونەوەی لەگەڵ جۆ بایدن دەکەین. سەرتا بەشێک لە دیمەنی کۆبوونەوەکەی سەرۆکی ئەمریکا و سەرۆک وەزیرانی عێراق دەبینین. Mr. President, Veterans Affairs is going to have a vaccine mandate. Mr. President, Veterans Affairs. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میواندارێک لە بەڕێزان دکتۆر سامان شاڵی سەرۆکی پێشووی کۆنگرەی نەتەوەی کورد لە ئەمریکا کە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت، هەروە دواتریش هۆشیار عومەر شارەزای کاروباری ئەمریکا لە سۆدیۆ لەگەڵمان دەبێت. سوپاسی میوانەکانمان دەکەین. کاک دکتۆر سامانەك لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرەتا دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەر کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی نێوان بایدن و مستەفا کازمی و ئەوەی کە تایبەت بوو بە مەسەلەی هێزەکانی ئەمریکا کە بایدن وتی کاریان مەشق و ڕاهێنان دەبێ و بەشداری هیچ بەرەیەکی جەنگ ناکەن. ئەمە چی لێ دەخوێنرێتەوە؟ پێشەکی سپاس بۆ ئێوەی بەڕێز و سلاش بۆ میانە بەڕێزەکەت. طبعا ئەمە تەوەقوعکرا دەمێکە ئەم قسەیە لە وۆڵ ستریت جورناڵە، لە پۆلۆتیکۆ جەریدەی مجلەی پۆلۆتیکۆ، لە LA تایمە، لە نیویۆرک تایمە، هەموو ئەوانە نووسراوە کە دەوری قوواتی جێشی ئەمریکی ئەگۆڕێت لە قیتالیەوە بۆ تەدریب و داعمی لۆجستی و هەروەها پشگیری بۆ ئەوەی پشگیری بکەن شەڕی داعش. ئەمە طبعا ئەمە متەوەقع بوو بۆ ئەوەی ئەو زەختەی لەسەر کازمیە لا ببرێت. بەڵام لە هەمان کاتە گەر سەیری ناو عێراقی مجموعەیەک هەیە نایخۆن هەیئە تەنسیقیە المقاومە فەسائل الشیعیە، ئەوان بەیانیان دەکردو ئەمانە چوار گروپن: حزب الله، عصائب الحقة، نجباء، سيد الشهداء، كتائب سيد الشهداء. ئەمانە وتیان ئێمە قبول ناکەین هیچ هینێکی ئەجنەبی مێنێتەوە، نە حولەفا، نە ناتۆ، نە ئەمریکەکان. ئەمە لە کاتێکەوە هەج جێشە بمێنێتەوە لە ژێر هەج عنوانەکە ئێمە اعتیبارەکەین بە احتلال. بەڵام لە هەمان کاتە بەحسی جێشی تورکی ناکەن ئەوە لە بەعشی قەشە خۆ نە شەڕی لێ و نە داعش ماوە لەو منتیقانە بۆ ناکشێتەوە، بۆ قسە ناکەن لەسەر ئەو منتیقەیە. ئەوەش میسالێکە بینەوە سەر ئەوەی کە ئەم گۆڕینە ئەوەیە کە دەورەکانیان گۆڕاوە، بەڵام کشانەوەی جێشی ئەمریکی تیانە. جێشی ئەمریکی لە 4 قاعدەی هەیە
ئەو قاعیدانە هەشتی هەبوو سیانی چواری تەسلیم کردەوە ئەو چوارەی کە ماوەتەوە قاعدە العین الأسدە قاعدەی ڤیکتۆریا لە مەطاری بەغاوەیە و لە مەطاری هەولێر و هەروە قاعدەی حەریر ئەم چوار قاعدەی بەدەستەوە ئەمێنێتەوە طبعا ئەگەر زیاتر ئەو مقاتلانە بگەڕێنەوە بۆ منطقەی با بڵێن لای ئێمە ئەوەش طبعا استمراری ئەوەیە کە ئێمە ئەبێت تەسەورکەین زیاتر تایاراتی درۆن و مرۆن دژی ئێمە بەکاربێنن طبعا وەزیری خارجیە بلینکن وتی لەگەڵ وەزیری خارجیە عێراقا قسەیەکی کرد وتی ئێمە مانەوەمان لە عێراقا هەر مەسەلەی داعش نییە علاقاتمان و مانەوەمان لەوە زیاترە کەواتە هەر مەسەلەی داعش نییە گەر داعشیش تەواو بوو ڕەهابیش تەواو بوو بڵێن بکشێنەوە نەخێر ئەوان مەسالیحیان زۆرتر هەیە ئەوان نایەنێ بکشێنەوە چونکە نایەنەوێ عێراق بکشێنەوە تەسلیمی ئێرانی بکەن بە کامیلی و ئەم فەسائلانە هەمووی بکەوێتە ژێر دەستیان کەواتە کشانەوەی ئەمریکا لە عێراق ئەوە دەرگایەکە کاتەوە دەرگایەکی جەهەنەمە کاتەوە نۆکو هەر بۆ عێراق بەینەما بۆ شەرقی ئەوسەط هەمووی بۆ هەموو حولەفائەکانی باشە بەس سەبارەت بە گۆڕی نامیشانی هێزەکان ئەگەر لە هێزی شەرکەر بڵێن بەشداری بەرەی جەنگ نەکەن هەر لە چوارچێوەی مەشق و ڕاهێنان بن یاخود پێدانی زانیاری هەواڵگیری و هاوکاری ئاسمانی و ئەوانە پێ وایە ئەو کە ئێستا بازەکە 2500 سەربازە لێرێ بە و قەبارەی دەمێنەوە لە عێراق طبعا ئەو جێشەش خۆ ئەو جێشێک کە ئەمێنێتەوە خۆ جێشێکی شێوەیە حیمایەکە چونکە ئەوە ناوێرن جێشی عێراقی حیمایەکە خۆیان ناتوان حیمایی خۆیان بکەن جێشی عێراقی ئیمڕۆ زەلیلە ناتوانێ قووەتی بەدەست نییە قووەت بەدەست حەشدی شعبی و ئەم فەسائلانەوەیە جێشی عێراقی چی پێ ناکرێت بەرامبەر ئەم جەماعەتانە لەبەر ئەوە ئەو جێشە لەوانەیە ئەگەر 500 کەسێک کەم کرێتەوە یان نەکرێتەوە بەڵام ئەیانکەن بە تەدریبی و ئەم جێشەش کە ئەمێنێتەوە بۆ تەدریر و بۆ لۆجستیک و ئەم شتانە ئەبێ قووەتێکی شەبێ بیان پارێزیە ئەچێ مەتاری چی پڵەن عەفوەن سەفارەتی ئەمریکی لە بەغا ئەپارێزیە قاعیدەکان چیان ئەم پارێزیە خۆ تەسلیمی ناکەنەوە بەڵە سوپاس دەکەم دواتەگرێن بۆ لای بەڕست کاک هەوشار جەنابیشت بەخێربێ دەمەوێت بەڕێش بزان بەسەر کۆبوونەوەکەی جۆ بایدن و مستەفا کازمی کە باسییان لە چەند شتێک کرد لەوانە بایدن باسی کرد کە هێزەکانیان ئەرکی مەشق و ڕاهێنانیان دەبێت لە بەرەی جەنگدا نابن هاوکاری عێراق دەکەن لە ڕوبەڕووبوونەوەی داعش هەڵبژاردننی پێشوەختە مەبەستیانە کە لە کاتی خۆی بەڕێوەچێت بە پاکی بێ هەروە ڤاکسینیش بۆ عێراق دابین دەکەن پێ دوایە هیچ بەرهەمێکی دەبێ کۆبوونەوە بەڵێ دیارە ئەمە ئاچێتە چوارچێوەی ئەو پەیوەندی عێراق بۆ ئەمریکا پەیوەندی عێراق بۆ ئەمریکا لە 2023 بەدەوا بە چەند قۆناغێکا ڕۆشتووە ئەمریکا سەرەتاوەکو داگیرکەر لێرە بۆ بەڵام دواتر 2011 لە قۆناغی باراک ئۆباما بە تەواوی کشایەوە هەموو هێزەکانی کشانەوە 2014 لەسەر داخوازی حکوومەتی عێراقی کە ئەو کاتە حەیدەر عەبادی بوو دیسان هاتنەوە جاریشکە بۆ شەڕی دژ بە داعش ئێستا ئەوەی داعش هەیە لە ڕووی جوگرافیەوە شکستی پێهێنراوە بەڵام وەکو ئایدۆلۆژیە وەکوەوەی کە داعش ئەو ئامارانی خودی ئەمریکا هەیەی لانی کەم چەند هەزار کەسێکیان ماوە دیسانەوە مەترسیە هەم بۆ عێراق هەم بۆ کورد وە بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا و ئەوروپاش بە تایبەتی عێراق ئێستا ئەتوانین بڵین دۆخی عێراق خۆی دۆخێکی زۆر ناچێکی لە خۆی ناتوانێت سەروەری خۆی بپارێزیە و ئەمنیەت دابین بکات و ناشتوانێت بەتەنها شەڕی داعش بکات ئەوەی کە پەیوەستە بەم کۆبوونەوەیەوە سیاسەتی ئەمریکا لە دوای هەڵبژاردننی 2010ەوە بەڕسمی خسیانە ڕوو ئەوە بوو کە عێراق دووبارە بنیاد بنرێتەوە چ لە ڕووی ئاوادانکردنەوە چ لە ڕووی دامەزراوەکانەوە چ لە ڕووی ئابووریەوە ئەوەی کە ئێستا هەیە هەندێک بابەتی هەنووکەی هەیە هەڵبژاردنە ڤاکسینە هەتا دوایی کە عێراق ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆرترینی ژمارەی توشبووی کۆرۆنا هەیە ئەم جۆری نوێدەڵتایە کە بۆ خۆی ئێجگار مەترسیدارە و کوردستانیش بەشێکل لەو ئاڵنگارەیە سەر ڕوبەڕووی کەرتی تەندروستی بووەتەوە هەڵبژاردن ئەمریکا پێیان وایە بکرێت تا ئێستا بەڵام لە عێراق جارێ نازانین دۆخەکە بەرەو کوێ ئەڕات بە تایبەتی کە سەد ڕوتێتی من نایکەم ئەوەی کە پەیوەندی بە هێزەکانی ئەمریکاوە هەیە عێراق گرنگیەکی ئەجگار گەورەی هەیە بۆ ئەمریکا بۆ دەوڵەتانی ڕۆژاوا بەگشتی
و لە ناوچەکەشە ململانێکی گەورە هەیە کە گۆڕەپانەکەی عراق تاکو ئێستا یەکێک لەو شتانی کە بایدنەیە بیکات لەم قۆناغەیە سەرۆکایەتی چکە کە بوو بە سەرۆک وتارێکی پێشکەش کرد لە وەزارەتی دەرەوە پایەکانی سیاسەتی دەرەوەی خۆی ئیدارەکی خۆی خستە ڕوویەکێک لەوانە باسی بۆ لەوە کرد کە ڕکابەری ئەمریکا لەم سەدەیە چینە بەمانایەکی تر لە زۆربەی شوێنەکانی دیکە لە جیهانی لە ناوە شەرقی ئەوسەد ینی هێزی سەربازی هێزی دیبلۆماسی هێزی ئابووری و کوجاران نابێت تەرکیزە خاتە سەر ئاسیا و عراقیش بۆ خۆی سەرکردەکان لە پشتەوە شتێکەڵێن لە بەردەم کامێرە و لە ناو پەرلەمانە شتێکەڵێن لە پشتەوە هەموو سیاسەکانی عراق بەتونڕەوەکانیشەوە بەوانشی کە میلیشیان لە بەردەستای ئەزانن عراق ناتوانێت بەتەنها ڕوبەرووی ئاڵنگاری ئەمنیەکان ببێتەوە ئەمنیەتی خەڵک و ئەمنیەتی وڵاتەکە بپارێزێ بەڵام وەکو سیاست بەشێک لەو سیاسەتی پۆپولیزمی کە هەیە لە عراقا لە ناو پارتە سیاسەکان و پەرلەمانە داوایەوەکەن ئەمریکا بڕوە ئەمریکەکان زۆر بە ئاشکرا و تویانە بەتایبەت کە بەردەوامی هێرش بکرێتە سەر بنکەی ئەمریکی لە عراقا باڵێزخانە بۆ لە هەولێر چەند جارێک ئەو هێرشانە کراوە ئەڵێن ئێمە ئەگەر عراق داوامان لێ بکە ئەکشینەوە چکە ئەزانن عراق پێویستی بە ئەمریکایە ئەمەی کە ئێستا هەیە کە ناو نیشان و شت بگۆڕێت قۆناغی بیرمان نەچێ قۆناغی دۆناڵد ترۆمپ ئەمە ئەنجام درا خودی ئەم دایالۆگە استراتیژی و گفتوگویانش لە مانگی نیسانی ساڵی پارە مایک پۆمپۆیە وەکو وەزارەتی وەزیری دەرەوەی ئەمریکا ئەو پێشنیاری کرد کە ئەم دایالۆگە استراتیژیە بکرێت لەگەڵ عراقا هەر ئەو کاتەش دۆناڵد ترۆمپ ڕایگەیان کە ناتۆ شوێنی ئەمریکا ئەگرێتەوە چکە ئەمریکا لە دوای هێرشەکانی 11 سپتەمبەرەوە بۆ 20 ساڵەچێ بە بەردەوامی لە جەنگایە چ لە عراق چ لە ئەفغانستان لە ئەفغانستان بینیمان بە یەکجاری کشانەوە لە عراق یانوێ ئەو شێوازی ئەرکایی خوان بگۆڕن چونکە کازمی باش ئاشکرا و تیوتی ئێمە پێویستمان بە هێزەکان هەیە کە بمێنەوە بۆ مەشق و ڕاهێنان و پشتیوانی پێویستیان بە هێزی شەڕکەر وتیە بەڵێ وتی پێویستمان بە هێزی شەڕکەر نییە بەڵام ئێمە ئەزانین عراق ئێستا لە دۆخێکی ئێجگار خراپتایە و هەموو سیناریۆکان بۆن کە ڕەنگە خراپتریش ببێت چکە لە عراقا لە قۆناغەکانی پێش داعشە هیچ نەبێ یەک سوپا هەبوو یەک پۆلیسە بوو یەک دەستگای هاوڵگری هەبوو ئێستا لە دەرێ ئەوە نزیکەی 55 گروپ هێزی چەکدار و ئەوە هەیە لە ناو حەشد و ئەمەیە کە بەشێکیان بەڕەسمی لەسەر حکوومەتن هەموویان بەڵام بەشێکیان لە دەرەوەی کۆنتترۆلی حکوومەتی عراق و خودی کازمین وەکو فەرماندەی هێزەکان لەوەرەوە بێگومان مانەوەی ئەمریکا بەشێک لەو گرژیانی کە لە عراق هەیە ڕەنگە تا ڕادەیە کەم کاتەوە بەڵام عراق بە ئاسانی لەم قۆناغەیە ناتوانێت لەسەر پێی خۆی بوەستێەوە بە ئەمریکا بڵێ بڕۆ چاوەڕە شکرێت پەیوەندەکان بچێتە ئاستێکی قوڵترەوە سوپاس دەکەم کاک دکتۆر سامان سەبارەت بەوەی کە پێشتر گروپە چەکدارە شیعەکان داوایان دەکرد کە ئەمریکا بە تەواوەتی لە عێراق بکشێتەوە لە بڵین لە ساڵی ڕابردووش لە ناو پەرلەمانە هەر بڵین داوایان بە فەرمی بڕیارێکیان دەرکرد کە ئەمریکا بکشێتەوە ئەم ناونیشان گۆڕینە پێ دوای ئەو گروپانە ڕازی دەکات مستەفا کازمی دەتوانێت ئەم گروپانە ڕازیکە بەوەی کە ناونیشانە لە شەڕکەرەوە بگۆڕێ بۆ مەشق و ڕاهێنان طبعا ئەوان پێشەوەی کازمی بچێ بۆ ئەمریکا بەیانیان دەرکرد کە ئەوان ڕازی نابن بە هیچ شتێکەمتر لەوەی ئەم قواتی حولەفا و ئەمریکەکان بە تایبەت بچنە دەرەوەی عێراق لەبەر ئەوە ئەوان ڕازی نابن بەم چۆنەڵی ئەم تێگەشتنە تازەیە کە دەورەکەیان بگۆڕێت لەبەرەوە ئەوان وتیانە ئێمە لە دوای ئەوە دەزەکەین بە لیان هەر هجوومەکانمان ئەمێنەیە تاکوون ئەچنە دەرەوە لە عێراق بەڵام ئەوەی سەرنجی ڕاکێشێ ئەوەیە لە دوای کوشتنی قاسم سلێمانیەوە کە هەموو ویستیان هیم بکەنەوە چۆنەڵێ حەقی بکەنەوە هەتاکوون ئیمڕۆ هەتاکوون دوای ئەوە تاکوون ئیمڕۆژ ئەم هەموو هجوومە کراوە یەک عسکەری ئەمریکی نەکوژراوە یعنی ئەوەی کە کرا لە قاسم سلێمانی بوو ئەبوو لەسەر ئەو کابرا مقاولە مەدەنی ئەمریکی بوو کە لە کەرکووک کوژرا حەقی ئەوە تۆڵەی لێ کردەوە ترامپ قاسم سلێمانی کرد بە عوزرێک کوشتی ئەو مهندس بەڵام هەتاکوون ئیستا ئەمانە هەر لە دوورەوە ساروخ قومبەلە تەقێنەوە لێرە ساروخێک لەوێ درۆنێک ئەنێرن بۆ ئەملا ئەولا بەڵام ئەبێ دوای ئەمە بە حسابی خۆیان مقاومەکە بێ بە مقاومەیەکی ڕاستی دژی حولەفا طبعا ئەمە با بڵێن مەسەلەکە ئەما نین مەسەلە مقاومە نین مەسەلە حەجی شعبینێ مەسەلە لێرە سراعی بینی ئەمریکا و ئێرانە ئەو سراعە
ئێران ئێوە زەختێکی زۆر بخاتە سەر ئەمریکا لە مفاوەزاتەکەی جنیڤا و ئەمریکاش بەمانەوەی تەحەدایەکەکە قبول ناکە کە بەو شەرتانەی کە خۆی داناوە کەمتر لەگەڵ ئێرانە ڕێبکەوێ یەکێکیش لەوانەیە مەسلەی عێراقا لە مفاوەزاتەکە سووریایە لوبنانە یەمەنە نابێتە دەخولکە لەو وڵاتانە یان هەش دەوڵەتێکی ترە و مەسلەی سلاحی بالیستیە و هەروەها لەبیر نەچێ مانگی هەشت لە مای 5/8 ڕئیسی تازە ئەبێ لە ئێران ئەبێ بە سەرۆکی کۆماری ئێران ئەویش لە قائمەی تۆرۆریستەکانە ئیرهابیە لە ئەمریکا اینجا ئەمە معاملەکە و اتفاقەتەکە زۆر تونگترەکە و قورسترەکە دژوارە بێ ئەم کۆبوونانە ئەوەشمان لەبیر نەچێ ئێران خۆی خستە باوەشی سینەوە ئیمڕۆ شەڕێکی غێر معلەن هەیە لە بینی ئەولەویاتی ئەمریکا ئەوەیە کە ئێران کە سین بوەستێنە لە ناحیەی ئابووریەوە لە ناحیەکانی ترەوە بۆ ئەوەی سەیتەرە نەکاتە سەر ناوچەکە هەمووی و هەروەها رووسیاش لەو لاشەیە تاالبان ئەفغانستان ئەو مشکلەیەکی گەورەیە بۆ سین و رووسیا و ئێرانیش دروست بووە ئێستا لەو ناوچە چۆن تەعاملەکەن لەگەڵ تاالبانیشە لەبەر ئەوە تەماشاکەی سراعەکان زۆر چۆنەڵێ تەشعوبی تێکەوتووە و عێراقیش جیۆغرافی استراتیجی جغرافیای عێراق زۆر فەرقەکە بە نسبەت ئەفغانستانەوە بۆی تەماشاکەی عێراق وەکوتم هەموو حەلیفەکانی دەوروخولی عێراقن حەلیفی ئەمریکا لەبەر ئەوە مانەوەی لە عێراق زەرورەتێکی زۆر گرنگە بۆ خۆی و بۆ حلەفاکانی بۆ مەسالیحی و ئەمنی قەومی ئەمریکا لەبەر ئەوە ئەم حەشدی شعبیانە ئەگەر مستەمر بن لام وایە زەرباتی بە قووەتیان لێرێ ئەم جارە و بزانین تەسەرفی ئەوان چۆنە بێ بەرامبەر ئەم ڕێکەوتنە تازەی کە لە بینی عێراق و ئەمریکا ئەکرێ طبعا ئەمەش هەمووی درێژەی اتفاقی استراتیجی 2008 لە بینی عێراق و ئەمریکا یەکێک لەو باندانەی کە تایەتی ئەڵێ ئەگەر هاتوو خەتەری هەبوو لەسەر سیستەمی عێراق لەسەر دیموکراسیای عێراق ئەمریکا بووی هەیەتە دەخولکە ئەوە یەکێکە لە بەندەکان کەواتە ئەمریکا لەژێر ئەگەر داوەتیش نەکرێ بەپێی ئەو بەندە استراتیجیە بۆی هەیە دیفاع لە عێراق بکە لە سنووری عێراق بکە بەڵام بەداخەوە کە یێتە سەر مەوزوعی تورکیا بە هیچ نوعێ بەحسی هیچ تێ ناکە. بەڵێ سوپاس دەکەم کە کوشەر سەبارەت بە ئەمریکا ئەو پێگەزارانەی کە بڵێن ئەو پێگە گرنگێکی عێراق لە ڕووی وزەوە و لە ڕووی جوگرافیا ئەڵقەتۆی جوگرافی ئێستا و باخی ماوە بۆ ئەمریکا یاخۆ ئەمریکا چی لە عێراق دەوێت؟ خۆی عێراق وڵاتێکی ئەجگار گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەشێک لەوەی کە سەقامگیری ژوەرناگرێ وڵاتانی ناوچەکە بەتایبەت ئەوانەی ڕکابەری و جەنگیان هەبوو لەگەڵ عێراق لە ڕابردووە نایانێ عێراق بکرێتە سەر پێ عێراق توانایەکی مرۆیی وزەیی وای هەیە ئەگەر ئیستقرار وەربگرێت لە ماوەی 10 ساڵ ئەتوانێت هەنگاوی ئەجگار گەورە بنات یعنی لە قۆناغی 70 بۆ 80 ئەومان بینی کە عێراق لە هەموو بارەکان لە ڕووی بازرگانیەوە پیشەسازی و پەروەردەوە زۆر چوە پێشەوە بەراورد بە وڵاتانی ناوچەکە بەڵام ئەوەی گرنگە ئێستا ئەم گفتوگۆیە کە ناونراوە دایالۆگی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق لەسەر پێشنیاری ئەمریکای و کاتی خۆی کە مایک پۆمپۆیەم پێشنیاری کرد هەم هەڕەشەی تیابوو هەمیش با بڵێم پشتیوانی تیابوو لەلایەک پێشنیارەکە ئەمریکا کردوێتی بۆ دایالۆگ وەکوتم مانگی نیسانی ساڵی ڕابردوو لەلایەکی تر ئاماژەی بەوەدا کە ئەو دەستکەوتانەی کە بەدەست هاتووە لە شکستێنان بە داعش ئەبێ بیپارێزین بەمانایش کاگەر ئەمریکا لێرە نەبێ عێراق ناتوانێت بۆ خۆی ئەو دەستکەوتانە بپارێزێ لە هەمان کاتیشا عێراق لەو ململانەیە ئەمریکایە بەشێکی بیهێنێتە دەرەوە تاان ئەمریکا بۆ سیاسەتی دەرەوەی لە پەیوەندی نێودەوڵەتیە و سیاستی نێودەوڵەتیە پەیوەندەکانی پۆلێ نەکات وڵات هەیە دژمنێتی وڵات هەیە ڕکابەرێتی وڵات هەیە هاوبەشێتی وڵات هەیە با بڵێن هاوبەشی استراتیجیە دایلۆگی استراتیژی بۆ خۆی نیشانەی گرنگی گفتوگۆکانە و ئەمریکا لەم فۆرمە لە پەیوەندی هەیە لەگەڵ زۆرێک لە وڵاتان لە ناوچەکە بوونە لەگەڵ قەتەرا هەیەی تەنها مەسائلی ئەمنی و سەربازی ناگرێتەوە بازرگانی ئەگرێتەوە بەرهێنان ئەگرێتەوە وزە ئەگرێتەوە کولتور و پەروەردە ئەگرێتەوە هەموو بوارەکان ئەگرێتەوە واتە ئەم ڕێکەوتنە ئەگەر بە ڕێکوپێکی بڕاتە پێشەوە پەیوەندەکانی عێراق لە ناوێنە هەرێمی کوردستان چکە
لەم وەفدەیە هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت و پارتە سیاسەکان نوێنەریان هەیە و بەشێکن لە گفتوگۆ دایلۆگەکان بە پێچەوانی گفتوگۆکانی ڕابردووەکە لە نێوان عێراق وڵاتانی دیکە هەبوو. تێدایە بۆ کورد و توێژانە خۆی کورد بەبێ ئەمریکا بەبێ وڵاتانی ئەوروپا ناتوانێت خۆی بپارێزین لەنەوە یەکەوە ئێمە کورد لە بدرژایی سەدەی 20 کورد قوربانی زۆریە بەڵام تانەوە یەک نەیتوانی هیچ بەرهەمێکی با بڵین دیاریکراوی هەبێت بۆ چکە فاکتەری نێودوڵەتەکە غائب بوو کورد وەکو ئەمرازێک سەیرەکرا لەنەوە یەکەوە بەهۆی بڕیاری 16 ئەنجومەنی یاسایی نێودوڵەتەکانەوە دەرفەتێک ڕەخسا ئێمە ئەم هەرێمە دروست بکەین و شەڕی ناخۆ ئەمریکای هاوکار بۆی کۆتایی بێت دوای 2003 کە سەدام ڕوخێنرا پشتیوانی ئێمەیان کرد بۆی کە فیدرالیزم بچەسپێ لە 2014 کە داعش پەلاماری کوردستانیدا ئێمە بینیمان سەرەتای شەڕەکە چەند مەترسیدار بوو بۆ کوردستان و خودی هەولێر ئەمریکا ئەوروپا لە بەشێک لە وڵاتانی دراوسێ لەوانە ئێران لەبەرەوە بە مەترسیان نەزانی بۆ سەر بەرژەوەندەکانی خۆیان پشتیوانی کوردیان کرد لەو پرۆسەیە بەڵام یەکشت زۆر زۆر گرنگە مەسە ئەمریکا هەم بۆ کورد هەم بۆ عێراق پرۆژە بەرنامەی هەیە بۆ هەرێمی کوردستان بۆ نمونە استراتیژی 4 ساڵیان داناوە هێزەکانی پێشمەرگەیەک خنەوە و ئەڵێن ئێمە پشتیوانتانە بین لە ڕووی داراییەوە لە ڕووی ڕاهێنانەوە لە ڕووی چەکەوە و پێداویستەکان هەمووی حازرە ئەوە ماوەکە ئێوە هێزەکان یەکخەن دیارە پارتی ڕایگەیاندووە هێزی 80 خسۆ دەژێر وەزارەتی دەسەڵاتی وەزارەتی پێشمەرگە تا ئێستاەتی بڕیاری ئەوەی نایەوە لەنا ئەو هێزانەشە هێزی پشتیوانی یەک لە هێزەکانی هێشتا هێزی پشتیوانی دوو لەناو هێزەکانی هەفتەیە یەکێتی نیشتمانی کوردستان ئەمانە هێزە گرنگ و چەکە قورسەکانیان پێەیە بەڵام ئەمریکا ناتوانێت شت بسەپێنە یعنی خەڵکی عێراق سیاسەکانی عێراق هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان ئەگەر بیانەوێت دۆخەکە بەرەو پێش بچێ سەقامگیری هەبێ پێشکەوتنی ئابووری هەبێ پێشکەوتنی سیاسی هەبێ عێراق دامەزراوەکانی بەهێز کە ئەبی بۆ خۆیان بیکەن عێراق ناتوانێت ئەوەی کە هەیەی بیسەپێنێ ئەمریکا ببورن ناتوانێت ئەوەی هەیەی بیسەپێنێ پێویستە عێراقەکان خۆیانەوە بکەن چکە ئەمریکا نەهاتووە وا لە سیاسی و پەرتە سیاسەکانی عێراقدا دۆخەکە وا لێ بکەن بەڵام ئەوەی گرنگە ئیداری بایدن ئەوێ ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ کۆتایی پێ بهێنێ دۆناڵد ترۆمپ یەک دوو جار لە هێرشەکانیان بۆ سەر بەرژەوەندەکانی ئێران سەلماندی ئامادەیە پەلاماری خودی ئێرانیش بە بایدن ئەمەی ناوێ لەبەرەوە ئێمە بینیمان کە ئیدارەی بایدن هات یەکسەر گۆڕانکارێکی زۆر دراماتیکی ڕوویە لە نەخشەی با بڵێن ئەندازیاری ئەمنی مەنتیقەکەیە لەلایەک بوونە تورکیا کە پەیوەندەکانی لەگەڵ سعودیە و میسر و ئیمارات خراپ بوو دەستی کرد بە گفتوگۆ و دایالۆگ و بەتایبەت لەگەڵ وڵاتێکی وەکو میسرا و چالاکیەکانی ئیخوانی سنووردار کرد بۆی پەیوەندیان نەچاکاتەوە لەلایەکی ترەوە خودی ئێران و سعودیە لەناو عێراق کەوتنە گفتوگۆ و دایالۆگی ڕاستەوخۆ لەسەر ئەو کێشانەی هەیە لە ناوچەکە و لەوانش بۆ نمونە یەمەن یعنی وڵاتانی دیکە پێشتر بینیمان لە ڕێکەوتنامەکانی ئیبراهیمە ئیماراتە بۆ نمونە بەحرینە سوودانە کۆمەڵی لە وڵاتانە باشکرا لەگەڵ ئیسرائیل چوونە چوارچەوەی ڕێکەوتنیەکەوە خاڵی هاوبەشی زۆربەی ئەم ململانیانە ئەو ململانی نێوان ئێران و بۆ نە سعودیە و وڵاتانی عەرەبیە لەلایەک کە ئەمریکاش بۆ خۆی بەشێکە لەو ململانەیە ئێرانەکان لە بەرامبەردا 3-4 بەرژەوەندیان هەیە کە لای ئەوان پێیان وایە خاڵی سوورە و نابێ پێشێل بکرێ ئەمەش کێشەکە لێرە بەریەکەوتنەکە لێرا دروستە بێ یەکیان بەرژەوەندی ئابووریە بەتایبەت کە ئێران لەو چەند ساڵەیە ئابلۆقەیەکی زۆر و قورسی لەسەر بووە خوان نابوو ئەو پەڕی فشاری ئیدارەی دۆناڵد ترۆمپ هەرێمی کوردستان عێراق بەشێکە لەوەی کە ئەو فشارانە لەسەر ئێران کەم ببێتەوە لەبەرەوە ئەم بەرژەوەندی ئابووریانە ئێران هەموو شتێکا بۆی بیپارێزێت دووهەم مەوزوعی حەشدی شەعبیە ئەوان پێیان وایە حەشدی شەعبی نابێت دەستی بۆ برێەوە بە خەتی سووریش تەماشایەکەن هەرچەند لە دوای تیرۆرکردنی قاسمی سولەیمانیەوە شێوازی دەستێوەردانی ڕاستەوخۆیان وەکو جاران نەماوە لە وردەکاریەکانی بەڕێوەبردنە بەڵام حەشدی شەعبی ئەبێ بمێنێ خاڵی سێهەم کە بلای ئەوان خەتێکی سوورە مانەوەی ئەمریکای بۆ ماوەی درێژ ئێرانەکان باش ئەزان ئەمریکا بم خێراییە ناڕوە بەڵام پێیان وایە لە ماوەی درێژدا نابێ لێرە بمێنێتەوە و ئەو هێرشانە ئەکرێتە سەر بنکە سەربازەکان ناوەندە دیبلۆماتیەکان لە ناویشیانە هەولێر پەیامی بۆ ئەمریکاتایە کە ئێمە ئێوە جاجا قسە ئەکرێگە لە عێراق بشێنەوە دێنە هەولێر بۆ نمونە پەیامە بچنە هەر شوێ عێراق ئێمە ئەتوانین پەلامارتان بین پەیامە بۆ لایەنە کوردەکان بۆ ئێستا لایەنە کوردەکان بەشێکیان لە پشتەوە کەوتونە دەگفتوگۆ لەگەڵ ئێرانە بۆ هێمنکردنەوەی دۆخەکە بە تایبەتی پارتی کە ئێمە ڕێگە نادەین هەرچەند ئێوە دۆست بن پەیوەندیمان باشوێ ڕێگە نادەین هێزێک بمێنێتەوە ئەگەر نزیکی بارەگەکانی خۆشتان بێ سەرکردایەتی خۆشتان بێ ئێمە پەلاماری ئەدەین و ئەوانە لێرەیە بەرێکەکەون هەم لە مەوزوعی حەشدی شەعبیە
کە حکوومەتی عێراقش ناتوانێت کۆنتترۆلی بکە هەم لە مۆزوعی مانەوەی ئەمریکایە. سپاس دەکەم. کاک دکتۆر سامان سەبارەت بە مستەفا کازمی پێ دوایە دەتوانێت ئەمریکا و ئێران و گروپە چەکدارەکانیش هەر لە خۆی ڕازی بکات مستەفا کازمی یاخود ئێستا دەڵێن ئەو گوتوێژەی کە دەستی پێکردووە دەوێت ئەمریکا و ئێران و گروپە چەکدارەکان ڕازی بکە بۆی جارێکی تر ببێتەوە بە سەرۆکوەزیران. ئەم خواستە شخصی هەیە کە ئێستا دەستی پێکردووە؟ طبعا کازمی خۆی هەوڵی ئەوە کە بمێنێتەوە وەکو سەرۆکوەزیران و ئەمریکاش بەم شێوەی کە ڕێکەوتون یارمەتێکە بۆ ئەو و ئەمریکا سوورە لە انتخابات لە کاتی خۆیان بکرێت چونکە ئەو انتخاباتە واتە سەورەکە کازمی لەم انتخاباتی کە بێتەوە قاعدەیەکی دروست کردووە لە ناو عێراقەوە و لەوەشە غەڵەتن چونکە قاعدەی کازمی لە هەموو جونگەکانی کە بۆی هات یەکەم هات بۆ ئەوەی کە انتخاباتی مبەکرکە ئەوە انتخاباتەکە هێشتام لە غەرغەرایە یعنی ئەکرێیان ناکرێ وتی سلاح ئەگرم سلاحی منفەلت هەمووی خەمەوە ژێر دەستی حکوومەت نەیتوانی بیکە وتی ئەوانەی کە مزاهرەیان کردووە هەمویان بن بەرەو محکەمە ئەوەشی نەتوانی بکە یەک کەسی هێنا ئەوەی مەوزوعی هاشمی بوو کە گرتی و تەسلیمی کرد بەڵام تۆ 4,700 کەس عەفوان کەسی هەیە کوژراوە لە عێراقا 20,000 بینارد هەیە ئەمانە چێ مەسوولن لیان بەڵێ لەبەر ئەوە کازمی بڕوا ناکەم کازمی زۆر زەعیفە لاوازە و ئەو هێزەشی نییە نە لە پەرلەمانە لە ناو حەشدی شەعبیە لە ناو جێشی عێراقیشە خۆشی کە بتوانێت بەرەنگری شیعەکان بێتەوە یان مقاومەی ئەم فەسائلانە بێتەوە لەبەرەوە من بە قەناعەتی من ئەگەر سەدر بێت و خۆی کشانۆتەوە بەڵام ئەمە تەکتیکی ئەگەر انتخابات بێت زەختێکی لەسەرە کە ببێتەوە ئەگەر ئەو دابنێتەوە لەگەڵ سەدرا ڕێبکەوێت و ببێتەوە بە ڕئیس وزەرا بەڵام سەدر ئێوەیەکێکی سەدری بێت یانەوە تا یەکێکی بێلایەنی اقتصادی بێت بێ بە ڕئیس وزەرا لە هەموو جۆرەکانەوە کازمی زۆر زەعیف دەرچوو نەیتوانی بێ بە ساحێبی ئەو قووەتەی کە پێویست بوو بیکە چونکە پارکە کۆبوونەوەیان کرد لەگەڵ ترامپە مجموع عەفوەن لەگەڵ کۆبوونەوەکەی یەکەمی کرد پار توانی لەگەڵ دوو ڕئیسا کۆ بێتەوە بەڵام نەیتوانی چۆن پێ بڵێن ئەو ئیملاعاتەی کە ئەو دەورەی کە بۆیان دانابوو بیکات سەرکەوتوو نەبوو و ئەم جارەش طبعا مجموعەی ئیملاعاتیان ناوەتێ کە بیکات بزانین سەرکەوتووە بێ یان نا لەبەرەوە کازمی زۆر زەعیفە لە ناوە و ناتوانێت ئەو دەورە ببینێ ئەگەر حولەفا لە پشتی نەبن ئەگەر هێزێکی عێراقی بە هێز وەکو سەدر یان لە ناو جێشی عێراقیە بتوانن ڕوبەڕووی ئەم فەسائلە بنەوە کازمی ئەڵێ من نامەوێ چۆنەڵێ خوێنی عێراقی بڕژێت ئەمە هەرە بێ مواجهە ببێت ئیمڕۆ بێ سبەینە بێ مواجهەکە هەرە بێت لەبەر ئەوە ئەبێ لەم دەورەشە ئێمە وەکو کورد ئەبێ خۆمان بزانین لە چوە خۆمان ئەدۆزینەوە چونکە وەکو ئەو مەترسیانەی کە هەیە کە ئەگەر هاتوو ئەبێ ئەوە گەڕژدانین عێراق ئەمریکا هەتایە لە عێراق نامێنە لەوانەیە علاقاتی اقتصادی دیبلۆماسی بمێنێ بەڵام جێژە ڕات دەرەوە ئێمە 30 ساڵە ئەمریکا پشتگیریمان لێکە پشتیوانیمانەکە ئاسمانمان بۆ پارێزێ یارمەتی پێشمەرگەی یاوە بە هەموو یارمەتی ئابووری یاوین چۆن ئێمە بتوانین تەوازونی ڕابگرین لە بینی ئەمریکا و ئێرانە ئەبێ بەڕوونی بە ئەمریکیەکان بڵین ئێمە عیلاقاتمان لەگەڵ ئێرانە لەسەر بەرژەوەندی ئێوە نییە و هەروەها بە ئێرانش بڵێ علاقاتی ئێمە لەگەڵ ئێوە لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکانیە ئەبێ ئەم تەوازونە ڕابگرین و دووهەمیش لە ناوخۆی خۆمانە جگەل لەوەی هێزی پێشمەرگە ڕێبخەنەوە ئەبێ سقەی میلەتەکەش بە خۆمان زیاد بکەین بۆ ئەوەی بتوانین و ئەبێت داوا بکەین لە هاوپەیمانەکانە و تەکی دەکەمەوە لەسەر ئەوە کە ئێمە بتوانین هێزی بەرگری ئاسمانیمان هەبێت کە هێزی بەقوتمان هەبێت چەکمان هەبێت ئەو چەکانەی کە لە قانونی حەشدی شەعبیە هاتووە بۆیان هەیە ئەوان چەک بکڕن
ڕاستەوخۆ لەگەڵ هەش دەوڵەتێکە بەڵام بۆ پێشمەرگە ئەوە نییە ئەو خلافە بەداخەوە ئەندامانی پەرلەمانی کورکعانی قانونی حەشدی شعبی هات هەر یەکسەر تەئیدیان کردن بێ ئەوەی قانونەکە هیچ دەستکەوتێکیان هەبێ بۆ پێشمەرگەی بۆ پێشمەرگە لەبەر ئەوە ئەبێ وەزارەتی پێشمەرگە زۆر داوا لە حکوومەتی وحولەفا بکە کە هێزی بەرگری بکەین کە ئامادەی خۆمان هەبێ و حکوومەتی هەرێمیش بتوانێت کە درۆنی دەستکەوێ بۆ ئەستطلاعی بێ بۆ هجومی بێ بەرگری لە خۆی بکە بە هەر جۆرێک بتوانێت. بەڵێ سوپاس دەکەم دواتر گەم بۆ لای بەڕستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بە چێژوو بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ گەشتی یەکەم کەوتە خوارەوە بەگل دایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنێ. ئەوە تەواو بە گرنتی 100 ساڵی ڕووناکی بڕۆ بەکاری بێ. ڕێک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. باه بە خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی. بە دڵنیاییەوە. ئەمە قسەیەکی جوانە. دەتبینمەوە کاک تەلان. ئێستا لە کۆمپانیای تەلان سەرجەم کەرەستەکانی بیناسازی بە باشترین کواڵەتی و گونجاوترین نرخ بەردەست. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دارانی بڵیندارەی باویدن تێڕوانێکی تایبەتیە بۆ هەرێم. بەڵێن خۆی پەیوەندی ئەمریکا و کورد هەڵبەز و دابەزی زۆر تیا بووە بە تایبەت لە 1975 کە پشت لە کورد کرا نیوێنەیەکی زۆر نێگەتیڤی ئەمریکا دروست بوو لای کورد بەڵام ئەمە لەنەوەیە کۆنگۆڕە یعنی ئەمریکا لەنەوەیە کە هات وەکو پشتیوانی مرۆیی بۆ پاراستنی هاوڵاتیانی کورد هات کە ئەو کاتە کۆڕەوەکە دروست بوو کە ناوبژیوان بوو بۆ کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ هیچ بەرژەوەندیشی ئەوتۆی نەبوو لە کوردستانە. لە دوای 2023ەوە پەیوەندیەکانی کورد و ئەمریکا چووە قۆناغێکیونەوە و فۆرمێکی ڕەسمی وەرگرت
پێشتر گفتوگوکان ناڕاستەوخۆ بوون لە ڕێگەی چەند کەسێکەوە بوون ئەو پەیوەندیان ئەحزاب بوو بۆ نمونە لایەنە سیاسیەکان نوێنەرایەتیان هەبوو لە واشنتن هەتا دوایی لە دوای 2023ەوە بەتایبەت کە دۆخی عێراق بە پێچوانەی پێشبینیەکانی ئەمریکا بەرەو ناسەقامگیری و تیرۆر و شەڕی تایفی و ناوخۆی ڕۆژ لە عێراقا تەنها ناوچەیە کە جۆرێک لە سەقامگیری تیا بوو هەرێمی کوردستان بوو لەبەرەوە بۆ ئەمریکا ئەمە گرنگیەکی ئەجگار گەورەی پێدا کردیان یەک سەربازی ئەمریکانی کوژدا بە درێژایی و جەنگل لە هەرێمی کوردستانە ئێستا کورد و ئەمریکا و خودی ئەمریکیەکانم قسەیەکە نەڵێن هەرێمی کوردستان هاو پەیمانێکی استراتیژی ئەمەیە ئەنی ئەوە نییە کە پێشتر هاتۆ وەکو لایەنی مرۆیەکەی پشتیوانی تۆی کردووە زۆر جاری ئەمە ئابیستینەوە باس دەکرێت کە هەرێمی کوردستان لە مەترسیایە هەرێمی کوردستان هەتاکو بڕیاری 16 بێت پارێزراوە بێت چکە لە بنەمادا بۆ پاراستنی هاوڵاتیانی کوردستانە بەڵام ئەوەی کە ئێستا گۆڕاوە چەند شتێکە یەکەم هەرێمی کوردستان تقریباً بجۆرێک لە جۆرەکان بێساحێبە عێراق ناتوانێت سەروەری خۆی با بڵێن دەسەڵاتی خۆی پیادە بکە ئێمە وەکو خۆمان دامەزراوەی وامان دروست نەکردووە لە ڕووی وەنە سەربازی و سوپایەکی نیشتیمانیەوە کە بتوانین ئەمنیەتی خۆمان بپارێزین و وڵاتان پرسمان پێ بکەن کە دێن و ئەچن ئەمریکا لە هەرێمی کوردستانە کە زۆر جار زۆر هەنگاوەنا زۆر بن کە دروست دەکات زۆرجار پرس ناکات بەتایبەت لە ڕووی ئەمنیەوە معلوماتەکان نادا بە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان چکە پێی وایە ئەم معلوماتە ناچێتە بۆ وڵاتانی دیکە یاخود بۆ ئەو هێزانەی لە عێراقا هەن متمانەیان نییە بەمانایەکی تر لە هەمان کاتدا ئەو دۆخی کە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێوەست بە ئێران پێوەست بە تورکیا پێوەست بە وڵاتانی دیکە هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە ئەتوانێت شوێنێک بێت ڕۆڵێکی کاریگەر ببینێت بۆ ئەمریکا و بۆ ڕۆژاوای کوردستانیش ئێستا کەناڵی ڕاستەوخۆی پشتیوانی ئەمریکا لەو هێزانەی هەیەی لە ڕۆژاوە لە هەرێمی کوردستانەوەیە و زۆر جار پشتیوانە با بڵێن ئاسمانەکانیش لێەوەیە من بۆ خۆم پێم وایە ئەمریکا لە هەرێمی کوردستان ناڕوە لە عێراقیش ئەگەر بڕوات بۆ ئاسانیە ناڕوە کە هەندێک لایەن پێیان وایە طبعاً سیاسەتی بەشێک لەو گروپانەی کە پەلاماری ئەمریکیەکانیان ڕاستە زیانی گیانی ئەو تۆی نیە لە بنەمادا بۆ فشار دروستکردنە چونکە پێیان وایە ئەمریکا بە شەڕ و بە زەخت نەبێ ناڕوە نمونی ئەفغانستانێنەوە کە لە ژێر زەختە ئەمریکا ناچار بۆ بکشێتەوە و شەڕەکەن لە ناو ڕێی گشتی ئەمریکایە وەکوتم بایدن بۆ خۆشی ئەوێ ئەم ڕوبەڕووبوونەوەکەم بکاتەوە ڕەنگە ئەمڕۆ لەو کۆبوونەوەیە بە وەفدی عێراقیان وتبێکێک لە شتانە زۆر ڕاشکاوەن ئەگەر ئێوە ئەتانەوێت ئێمە بڕۆین نەڕۆین بەڵام جاریشکە بۆ پشتیوانتان نبینەوە هیچ سیاسیەک لە عێراقا ناتوانێت ئەو بڕیارە با بڵێ بە ئەمریکا لە عێراق نەمێنێەوە نەچکە زانێ عێراق ئەو توانایی نیە ئەو دۆخەی نییە بەڵام هەرێمی کوردستان هەم وەکو کیانێکی وەکو دەسەڵاتدارانی هەرێم و ئەمریکا پەیوەندێکی تایبەت هەیە وەکو دەسەڵات وەکو هەرێم کوردستان ناڵم وەکو قەوارەکە وەکو دەسەڵاتداران یاخود نیگەرانەیەکێ لە دەسەڵاتدارانی هەرێم خۆی ئەمریکا کە لە بنەمادا هاتووە تەمان هەر ئەمریکا نییە فەڕەنسایە بەریتانیایە بۆ ئەمانە ئەندامی ئەنجومەنی یاساییشن وڵاتی ئەجگار گەرەنگن ئەڵمانیا ئێستا پەیوەندیشی ئەجگار قوڵی لەگەڵ هەرێمی کوردستانایە هۆڵەندایە وڵاتانی دیکە یەکێتی ئەوروپایە لە ناویشیان دیارە رووسیا و چینیش لە هەرێمی کوردستانە کۆنسوڵگەریان هەیە و نوێنەرایەتی فەرمیان هەیە و پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندی قوڵە بەتایبەت بۆ رووسیا لە ڕووی وزەوە بۆ نمونە ئەوەی کە پێوەستە بە پەیوەندەکانی مەبێت دووشت جیاکەینەوە لە بنەمادا هەرێمی کوردستان بۆ پاراستنی خەڵکی کوردستان هاتووە و بڕیاری 16 دەرچووە ئامانشەی بە پارتی سیاسی و حزبی سیاسی وانەتیان نیە بۆ خەڵکی کورد هاتووە ئەمە ئیستیغلال کرا لەلایەن یەکێتی و پارتیەوە لەژێر ئەو پارێزگاری کە دانرا بوو ئەو شێوازە حکومڕانی خراپیان بنیادنا کە ئێستا لە هەموو ڕێکۆ لە قەیرانایە ئەتوانم بڵێم ئەوەی چەند ساڵە هاوڵاتیانی کوردستان و بەنووسینیش لەم یەک ڕۆژێ ئەڵمان بڵاو کردەوە داوای گۆڕانەکەن داوای چاکسازیەکەن کە ئامانجێکی ناوخۆی بووە ئێستا بۆ بەخواستێکی نێودوڵەتی لەسەر سێ ئاست لەسەر ئاستی هێزەکان کە ئاماژەم پێەیە ئەمریکا ئەڵێت پێویستم هێزانەیەک خرێتەوە ئەژینا هیچ پشتیوانیەکی مادی دارایی لۆجستی ئەمە ناگەین بۆ پێشمەرگە لە ڕووی ئازادیەکانەوە پێشتر لە خۆپیشاندانەکانە خەڵک شەهید دەکرا ڕۆژنامە نووس بە ئامانجەکرا و شەهید دەکرا ئەمریکا قەت هەڵوێستی نەبوو بەهۆی ئەو دۆخەڵەوەی بادینانی جگەل لە تویت و بەیاننامەی ستریان نەگەت خۆ ئەگەر ڕێگەم بێت بگرە بە پێچوانەوە پشتیوانی دەسەڵاتدارانە نەکرد هەندێک جار لە دیپلۆماسیەکانە بە ئێمە ئەنەوت ئێوەڵە نەمانە دیکتاتۆرن دیکتاتۆر نین بۆ نمونە ڕەنگە حکومەتە دیموکراتی نەبێ بەڵام دیکتاتۆر نین بەوشی بەرگریان لێکردن ئەوەی کە لەوەی کەیسەکەی بادینانە بینیمان گۆڕانکاریکی ئەجگار ڕیشی بوو لە سیاسەتی ئەمریکایە لە سیاسەتی ئەوروپایە بەرامبەر بە هەرێمی کوردستان چکە لە کۆبوونەوە دیپلۆماسیەکانە ڕاستەوخۆ ئەمە قسەی ئەمریکا
بریتانیا فەڕەنسایە بەتایبەت فەڕەنسا کە بۆ خۆی ڕۆڵێکی ئێجگار گەورەیە بۆ پەیوەندەکانیشی ئێجگار قوڵە لەگەڵ کووردا وتیان ئێمە پشتیوانی کوردمان کردووە لە 91 بەتواوە لەسەر یەک بنەما بووە کورد وتێتی من هەوڵم و تێکۆشانم بۆ ئازادیە ئێستا ئەمە پێشێ لەکری ئەم گوتارەی ئێوە هەڵتان گرتووە ڕۆژنامەنووسەکان جاسوس ڕۆژنامەنووسەکان بۆ نمونە کەسێکی تێکدەر و تیرۆریست ئەمە گوتاری وڵاتە دیکتاتۆریەکانە وە جێگەی قبول نییە لەم کەیسەیە تا ئێستا ئەنجامەکەیمان نبینەوە بە پراکتیکی بەڵام من دڵنیان دەکەمەوە هەموو ئەو کەسانی لەمایان ڕۆڵیان هەبووە باجی ئەجگار گەورەدەن ئەمە زانیاریە کە بەڕێز 100% وایە ئێستاش ئەیبینی پەیوەندی دیبلۆماسیەکانی بەڵێ ئێستاش ئەنجامەکەیمان زانیاری تێرەوەبەرێ بەڵێ 100% دەیبینین ئەنجامەکەشی و نەتیجەکەش لە ئێستا ئەبینین ینی ئەوانەی کە لەمایان ڕۆڵیانەیە لە ڕووی دیبلۆماسی تەواو پراوێز خراون ئەوانەی کە پێچوانی ئەوە بیرەکەنەوە لە ڕووی دیبلۆماسیەوە دەرگاکانیان بۆ کراوەوە چونکە ئەوروپا و ئەمریکا زۆر بە پشو درێژن وەکو ئێمە نین کەم تەحمل بن ئەو بڕیارەی کە ئەم ساڵدرا بۆ نمونە موچەی پێشمەرگە ڕاستەوخۆ بدرێ ئەو پارەی کە ئەمریکا ئەیا بە وەزارەتی پێشمەرگە لە 2014 نەوشیرا مستەفا ئەمین پێشنیاری ئەمەی بۆکردن لە کۆمونیکە ڕاستەوخۆ بدرێ بە پێشمەرگە بۆی گەندەڵیتیان نەکرێت لە ڕێگەی حساب بانقیەوە بدرێ بە هێزاوەشەکان بۆی هێزەکانی هەفتاش یەکبگرنەوە ئەوان ئێستا جێبەجێیان کرد پشو درێژن قسە و پەیامی خۆیان کردووە لە با بڵێن کاری دیبلۆماسیە ئەم قسە دیێڕەتەوەکەن لە کاری دیبلۆماسی عادەتەن لە پشتی پەردەوە قسەکان پەیامەکان بە نەرمیە وترێ کە گوێ نەگیرا قسە بۆ ڕێی عامەکرێ ئەوەی کە ئێمە نزیکەی ساڵێک ئەم پەیامانە ئەبیستین لەلایەن ئەمریکا و ئەوروپا و یوئێنیشەوە نەتەوەیەکگرتوەکانیشەوە کە بە ئاشکرا باسی مەترسیەکان نەکرد باسی کۆمەڵێشتەکان ئەم پەیامانە بۆ خەڵکی کوردستانە کە ئەوان سیاسەتیان گۆڕیوە و ئەو سیاسەتی پێشوو هەبووە پێش چی دیکە بەردەوام نابێت کاک دکتۆر سامان سەبارەت بەوەی کە کورد هەرچەندە پێشناوبڕەکەمێک باس کرد لە پەیوەندی بە ململانی ئێران و ئەمریکا پێ دوایە چۆن دەتوانێت جۆرێک لە هاوسەنگی ڕابگرێ بۆی کە زیان بەرهەرێمی کوردستانیش نەکەوێت چونکە ئێستا پێشتر هێرشی فڕۆکە بێفڕۆکەوانەکان درۆنەکانە بوو کە کاریگەری خراپ باگەر بەردەوامە لەسەر ئاسایش و لەسەرەوە بەرێنان و ئابووری هەرێم دروست دەکات چی بکرێت؟ وەکو بەحسم کرد ئەبێ کورد بزانێ دراوسەی هەیە ئەو دراوسانە ساحب ماڵن ئەوان لە ماڵی خۆیانان ئێمەش لە ماڵی خۆمانە تورکیاشی هەیە لەو لاشەوە ئەبێ علاقەتێکی تونگی بەرژەوەندی هەبێ لەگەڵ هەردوو لاکانە لەگەڵ هەموو دراوسەکانمانە لەگەڵ عێراقا لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی یعنی لەو ڕوانەوە کۆمەڵایەتیەوە هەروەها سەربازیشەوە بۆی کەس تەدەخولی کاروباری ئەم لا ئەولانەکە چووکە ئەوە زۆر گرنگە بۆ مانەوەی هەرێمی کوردستان وەکو باسیش کرا مەسەلەی یەکگرتنەوەی پێشمەرگە ئەوەی چێکە لە ئەساسیەتەکانە کە حولەفا داوایەکەن و دەستیشان پێ کردووە و متاکیدیشم سەرکەوتووە بن تا تاکۆن حەدێک چووکە نەختێ ئەزمونێک هاتە تۆ پێشەوە کە بتوانن زیاتر هەنگاو بنێن بۆ ئەوەی کە هێزەکانی پێشمەرگە یەک بخرێتەوە هەروەها وتم پردی متمانە لە ناو خەڵک و حکوومەتا دروست بێ ئەم حکوومەتەی کە هەرسی حیزبە گەورەکەی تایە ئەبێ ئەو متمانەیە دروستکەن وردە کە خەڵکەکە پشگیری حکوومەتی هەرێمی کوردستان کە نۆک و هەوڵدا بۆ ڕوخانی قەوارەکە و حکوومەتەکە و هەمووی لە دەست بچێت ئەوە زۆر گرنگە و ئەو هێزانەی کە لە ناوی هێزە کوردیانەی کە لە ناوی هەرێمی کوردستانە ئەژین و کار ئەکەن ڕێز لە قەوارەی هەرێمی کوردستان بگیرێت بۆ ئەوەی بتوانێت خۆی بتە بکە و کوردستان ئیسا بۆ بە چەترێک بۆ هەمویان ئەمە لەو ناحیانەوە کە زۆر گرنگە کە بتوانێت بەڵەنسی ڕابگرێ ئەو بەڵەنسەش بە ئەوە بێ کە ماڵی خۆت یەکەم پتە بکەیتەوە و علاقاتێکی بەهێزیە بێ لە ناو هەموو حیزبە کوردستانەکانەوە کە ببن بە ساحێبی قەرار و ئەم حکوومەتە بێ بە حکوومەتی هەمویان نۆکو هەرچی حیزبەکە و پەرلەمانێکی بەهێزمان هەبێت و سەرۆکایەتی هەرێمیش بتوانێت تەمسیلی ڕاستی کوردکە و دەورێکی بەهێزتری هەبێت لە ناحیەی دیبلۆماسیەوە لەم ناحیانەوە کورد ئەتوانێت لەگەڵ ئەمریکەکانە لەگەڵ عێراقیشا دەور ببینێ کە بتوانێت ئەم ململانەیەش کەم کاتەوە دەورێکی ئاشتەوانی ببینێ لە بینی
چه ئەمریکا چه ئێرانە چه عێراقا بتوانێ بینە چونکە تورکیا ناتوانێت تورکیا خۆی بەون ینی عیلاقەی ڕاستە خۆی هەیە لەگەڵیانە تورکیا ئەجەندای خۆی هەیە بەرنامەی خۆی هەیە تەماعی خۆی هەیە بۆ 23 کە مووسڵ و کەرکووک و لەوانەیە هەرێمی کوردستانش بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی ئەمانە هەمووی ئەگەرەکانن ئەم ئەگەرانە ئەبێ هەرێمی کوردستان هەمووی حسابی بۆ بکە پلانی بۆ بکە ئەو ژەوەیە لەگەڵ حیزبەکانە هەموو پێکەوە یەکدەنگ بن یەک هەڵوێز بن بۆی بتوانین هەم خزمەتی خەڵکی خۆمان بکەین و هەم ئەم پێشکەوتنەی کە هەیە لە هەرێمە بە هەموو کەم و کوڕەکانەوە کە هەیە بتوانین بگەینە قۆناغێکی باشتر بتوانین هەلی کار بۆ گەنجەکانمان بڕەخسێنین ئەمانە هەمووی داواکاری میلەتە و ئەبێ بەرە و پیری ئەم داواکاری میلەتەکان بڕۆین و طبعا کەرتی تایبەتیش بوو بژێتەوە ئەوانە هەمووی ئەتوانێ هەلی کار باش بۆ گەنجەکانمان بڕەخسێنین لە باتی ئەوانەی کە بڕۆن بۆ هەندەران لێرە بمێنەوە و بەعکسیشەوە هجرەیەکی معاکس هەبێ کە ئەو عقوڵانەی کە هەمانە لە دەرەوە بێنەوە کوردستان و خزمەتی کوردستان بکەن. بەڵێ بەڵێ زۆر بە کورتی کاک دکتۆر سەبارەت بۆی کە ئایا هیچ ئەوزانیان ڕاستن کە بایدن خۆی نێوێ ڕاستەوخۆ لەگەڵ بەرپرسانی هەرێم دابنیشێ بۆ نمونە بەجیا لە دەرەوەی وەفدی عێراق سەرۆکی حکوومەت بێ هەرێم بێ بە کورتی بێ سوپاس دەکەم. کاویستۆر جۆم لە دەنگتان بەڵە پرسیارەکەمانە و زۆر بە کورتی ئەو زانیارانە دروستن کە باز دەوە کرێت کە بایدن ڕاستەوخۆ نایەوێ پێشوازی بکات لە بەرپرسانی حکوومەت بەڵە دیارە کاک دکتۆر گوێرە دەنگێمە نییە کاکوشەر وەکو دواوتەش سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا بایدن ڕاستەوخۆ بڵێن پێشوازی لە بەرپرسانی هەرێم دەکات خۆی لە سیاست نێودوڵی پەیوەندی دیپلۆماسیە ئەو کۆبوونەوەانە عادەتەن ئامانجێکی هەیە ئێستا ئەم کۆبوونەوەکە لەگەڵ کازمی کراوە بۆ تەرکیزە لەسەر ئەو دایلۆگە استراتیژی بڕیارە بەڕێوە بچێت هەندێک بابەتی هەنووکەی باسەکرێ بەڵام پەیوەندەکە بۆ یەکە بچێتە ئاستێکی بەرزتر و گرنگترەوە بۆ نمونە لە نێوان هەردوو وڵاتەکەیە هەرێمی کوردستان نوێنەرایەتی خۆی لە وەفدەکانە هەیە و ئەوەی کە وەکو جارانیش کە ڕاستەوخۆ هەمیشە پێویستە کەسە یەکەمەکان یەکببینن زۆر گرنگی ئەو تۆی نەماوە چکە بەردەوامی ئەمریکا خۆی لێرە نوێنەرایەتی هەیە لە هەمان کاتیشدا ئەو وەفدانی کە دێن سیاسەتی ئەمریکاش پەیامەکانی ئەوانە گەیەنن بە ئەوەی کە لە پشتەوە چی بۆ ئەگوزارێت ڕەنگە مەرجی بۆ نەسەرۆکاتی هەرێمی کوردستان ئەوە بووبێ بە تەنها دابنیشن لە دەرەوەی وەفدەکە عێراق بووبێت من بزانیاریم نییە نازم لە پشتەوە زۆر بە کورتی بەڕێز کە بەرپرسی ژووری پەیوەندی بەسەنگی بستنەوەی گۆڕانی لە ژوورە داخراوەکان لەبارەی دەسەڵاتدارانەوە هەموو وەفدەکان نیگەرانن لە دەسەڵاتدارانی هەرێم گۆڕانکاریەک بە 180 لە ڕوویاوە لە ڕوانین و سیاسەتی ئەمریکا بەریتانیا فەڕەنسا ئەڵمانیا لەسەر سێ ئاستێکیان پەرلەمانە کە وەکوتم پێشتر بەرگریان لێکردن زۆر جار کە پەرلەمان داخرا ئەو وێنەیە بەتەواوی گۆڕاکن بۆ ئەمریکا دەرکەوت بۆ نمونە ئەم هێزانە باوەڕیان بە دیموکراسی هەڵبژاردن و زۆر شت نییە و پێویستە بیریان بهێنرێتەوە کە ئەوان ئەو پشتیوانی یەکرێت بێمەرج نییە لە شەڕی داعشا بۆیان دەرکەوت کە هێزی پێشمەرگە هێزێکە ئەوەندەی ئەمر لە حەزب وەرەگرێت لە حکوومەتی وەرناگری ئەو کەسانی فەرماندەی میحور شتەکان لەنەکرد زۆربیان خەڵکی حەزبی بوون هیچ شارەزایەکی سەربازیان نەبوو لە هونەری جەنگە لە ڕووی فەرماندەییەوە چەندین فەرماندەی جیاجیا هەیە ئەو استراتژیان دەنە کە هێزی پێشمەرگە یەکرێتەوە لە ڕووی ئازادیەکانیشەوە بۆیان دەرکەوتووە ئەگەر سنوورێک دانێن بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان بەردەوامە بن و ئەو پشتیوانەی ڕەنگە هەیە لە ناو خەڵکی شاست نەمێنێ. سپاس دەکەم کاک دکتۆر زۆر بە کورتی کاتم نەمەوە سەبارەت بەوەی کە ئێستا ئیدارەی بایدن بۆچی بەتەنیا پێشوازی لە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت ناکات پێشتر ئەم حاڵەتەمان دەبین بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ دکتۆر سامان شاڵی سەرۆکی پێشووی کۆنگرەی نەتەوەی کورد کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروەها هۆشیار عومەر عەلی بەرپرسی ژووری پەیوەندیە دیپلۆماسیەکانی بستنەوەی گۆڕان و هەروەها شارەزای کاروباری ئەمریکا سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.